بنابی خوای بەخشندەوە میهرەبان خۆشەویستان و ئازیزان و وەرزشدۆستان و وەرزشکارانی شاری سەربەرزی چوارقورمە و ڕانیە و قەڵازێ و دەوروبەر سەنگەسەر حاجیاوا ئەو چوار دەورە ئەم دەفەرە بە تێکڕا سڵاوی خوای گەورەتان لێبێ و لە مایکرۆفۆنەکەی هەرێم قەرەناویەوە ئێوارەی یاری کۆتاییتان باش و سەلام عەلەیکوم وەڕەحمەت الله تعالی وبەرەکاتوه. چامپیۆنز لیگی ئەبطاڵ، چامپیۆنز لیگی گەورەی ئەوروپا بەڕێوەیە و چامپیۆنز لیگی ئەم دەفەرە ئەم ئێوارەی لە کۆتاییدایە. یاری کۆتایی خولی قەزا و ناحیەکانی ئیدارەی ڕاپەڕین لەم سنوورە ئەو پاڵەوانێتی ساڵانە هاوشێوەی تام و چێژ و سەنگی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا لەگەڵ وادەی گەڵانەوەی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا خولیانە پاڵەوانەکانی ئەم دەفەرە لێرە لە نێوان دولەتی بە گەورەکانی قەڵازێ و ڕانیا وەرچولاوان لە قەڵازێ و کەرکووک لە شاری ڕانیەوە ئەم ئێوارەیە لێرە و لە یاریگا تایبەت و ناوازە و نایابەکەی تۆپەکە دیلەکە کەرکووکی ڕانیە بەرامبەر وەرشولاوانی قەڵازێ ئەو دووتیپی کە پارساڵ توانیان بگەن بە یاری کۆتایی پاڵەوانێتەکە و لە کۆتاییدا تیمی تۆپی پێی کەرکووکی ڕانیا بە گۆڵێکی پێوەڵامی کاپناکار توانی ببێتە پاڵەوانێتەکە بۆ یەکەم جار لە مێژوویدا. ئەم جارەشیان دیسانەوە هەمان ئەو توناوەی کە پارساڵ گەیشتن بە یاری کۆتایی لە کۆتایین لە نیهاین بۆ ئەوەی کە ببنە پاڵەوان. کەرکووکی ڕانیە دەیەوێت بۆ دووەم ساڵ لەسەرێک ببێتە پاڵەوان. وەرشولاوانی قەڵازێ دەیەوێت بۆ یەکەم جار لە مێژوویدا نا بۆ دووەم جار لە مێژوویدا ببێتە پاڵەوانیان پاڵەوانێتی و قەرەبووی یاری پارساڵ بکاتەوە. ناو بژوانی بەتوانە و بەناوبانگ کافر ئیسماعیل خالید کە لە پیرەمەگرونی سەربەرزەوە هاتووە لە پیرەمەگرونەوە تا چوارقورمە بەخێر بێ. کافر ئیسماعیل ئەمڕۆ ئێوارە پاڵەوانی کۆڕەفانەکە ئەوە ئەو پیاوە خاون قەرارە لە بەرامبەردا کۆژیر محەممەد کاپن کۆژیر ناو بژوانی لایمەنی یەکەمە، خۆشمەند قوربانی ناو بژوانی لایمەنی دووەمە، محەممەد مینا ناو بژوانی چوارەمی یاری کۆتایی. کەرکووکی ڕانیە بە بەرگی سپیەوە، وەرشولاوانی قەڵازێ بە بەرگی زەردەوە لە نێو کۆڕەفانە گەورە و گشتی و تایبەت و ناوازەکەی چوارقورنە لێرەن بۆ ئەوەی کە بیسەلمێنن ئەوان پاڵەوانی یەکەمی ئەم دەورە و ئەم دەفەرن. کام لەم دوو تیپە وەرشولاوان یان کەرکووکی ڕانیا دەبنە پاڵەوانی دوایین وەزگەی پاڵەوانێتەکە و چاڕی سەرکەوتن لێ دەدەن. هیوادارم یاری کۆتایی پاڵەوانێتەکە لەم پەرە و پای سوونەدا پڕبێ لە بەهاری گۆڵ و بەهاری جوانی لە کەشوهەوایەکی تایبەتی زۆر جوانی ئەم سوناویدا لەگەڵ سەدای قەرەناویدا لێرە لە چوارقورنە بە هیوای ئێوارێکی جوان و تایبەت. وەرشولاوان بە ڕاهێنەراتی شاهۆ ڕەسوڵ ئەو پیاوەی کە ساڵانێکە ڕاهێنەری ئەم تیپەیە هەر لە سەرەتا و دەستپێکی دروستبوون و لە 2008ەوە کافر شاهۆ ڕاهێنەری وەرشولاوانە پێکاتەی فەرمی ئەو پیاوە هەم جۆرە دانراوە لە گۆڵەوە دیلمان عەلی بەرگریکارەکان هەر یەک لە قادر ئەحمەد عەبدوڵڵا حەسەن بەشدار عەبدوڵڵا پێشەنگ ڕزگار. ئەمما لە وەسەط یاریگا هەر یەک لە ئەیوب ڕەسوڵ ڕا پێش خدر مامۆستا مژدە ئیبراهیمی کافر. پێشەوە یاریگا هەر یەک لە کامەرانی مرور وا سەرکەوت ئازاد لەگەڵ بەڵێن حەسەن. ئەمە ناوی تەواوی یاریزانانی وەرشولاوانی قەڵازەیە بۆ یاری کۆتایی پاڵەوانێتەکە بەرامبەر بە کەرکووکی ڕانیا لە بەرامبەردا پێکاتەی فەرمی
جۆڵی تۆپ لە نێو جم و جۆڵ و جمەی جمهوری ئامادەبووی یاریگای گشتی چواردەمە لە وەسەتی یاریگاوە تۆپ لای یاریزانی ژمارە 19 ئێستا بۆ پێش یاریگا کاپتن لازۆ بۆ چۆ بەرەو دەستی ڕاستی یاریگا و تۆپێک لەم باڵەوە ژمارە 17 دارڤان ئەسکەندەر تۆپێک بۆ سەرکەوانی سزا دەگەڕێتەوە دواوە لە کاپتن و سەرکردە سامانەوە سامان بۆ شوێ سامان بورهان هەوڵێک بۆ تۆمار یەکەمی گۆڵ کوڕانی ڕانیە لە سەرەتا و دەستپێکەوە با پرێس و پاڵەپەستێکی زیاتر ڕووگەی گۆڵی تیپی بەرامبەر دەوەسەوە لە سەرەتا و دەستپێکی یاریەکەوە کوڕانی کەرکووکی ڕانیە تا ئێستا بە ڕێژەی زیاتر لە 65 کۆنتڕۆڵی تۆپ لای ئەوانە تاوەکو ئێستا ئەوان زیاتر سەیتەرەیان بەسەر یاریگادا هەیە تا ئێستا ئەوان زیاتر هێرشەکانیان چڕ کردوتەوە بۆ سەر تۆڕی گۆڵی تیپی تۆپی پێی وەرشولاوانی قەڵازێ چاوەڕێی یارێکی زۆر تایبەتین دڵنیام ئەم ڕێوارە تۆپی پێی ئەم دەبەرە تۆپی پێی ئەم یاریگایە لە تۆپدا دەبێ دوو لە تیپە گەورەکانی دەبەرەکە لە یاری کۆتایین ئەو دوو تیپەی کە هەمیشە تام و چێژ و سڕ و سحری تۆپی پێ لە قاچەکانیان دەتکێ لە وەسەتی یاریگا تۆپ لای یاریزانی ژمارە 19 لازۆ عەلی لە وەسەت و سەنتەرەوە تۆپ لای لازۆیە لازۆ بۆ پێش و باڕاستەی یاریزانی ژمارە 99 تۆپ لای سەرهەد بۆ نێوخانەی گۆڵ دەچێتە دەرەوە و دەبێتە ماڵی گۆڵ پاڵەوانێتی خولی قەزا و ناحیەکانی ئیداری ڕاپەڕین ئەو پاڵەوانێتی کە 8 ساڵی تەواو بەڕێوە دەچێت لە ساڵی 2015ەوە خولی قەزا و ناحیەکانی ئەم دەڤەرە بەڕێوە دەچێت پاڵەوانێتیەکە بە سەرپەرشتی لیژنەی باڵای تیپەمیلەکانی ڕاپەڕین بە هاوکاری مەڵبەندی 24 ڕاپەڕین و بۆردی وەرچی یەکێتی نیشتیمانی کوردستان کرایەوە بە بەشداری 32 تیپ لە 13 لیژنە هەر لە پیرەمەگرونەوە تا قەڵازێ یان هەر لە قەڵازێەوە تا پیرەمەگرون تیپە نایابەکانی ئەو دەڤەرەتیایدا بەشدار بوون کە ڕێژەیان 32 تیپی تەواوە تا ئێستا 77 یاری ئەنجام دراوە ئەم ئێوارەیە 78مین یاری ئەم پاڵەوانێتە بەڕێوە دەچێت لە نێوان کەرکووکی ڕانیە و وەرشولاوانی قەڵازێ تۆپ لە باڵی ڕاستی یاریگا هەوڵێک لە کوڕانی کاپتن شاهۆ ڕەسوڵەوە تۆپەکە دەبێت هەڵدانی لە یان لێدانی فاوڵ بۆ کەرکووکی ڕانیە کەرکووکی ڕانیە پارساڵ دیسان دێڵێمەوە بە گۆڵێکی بێوەڵام یاریەکی بردەوە ئەم ساڵ دەوێت بە هەمان ئیحساس و حەماسی ساڵی ڕابردوو باشتر و بەرزتر لەو ئیحساسە ببێتە خاوەنە و کاسە لە بەرامبەردا تیپی تۆپی پێی وەرشولاوان دەوێت بۆ دووەم ساڵ ببێتە پاڵەوان کە ئەمان پێرار ساڵ توانیان ببنە پاڵەوان 2 ساڵ پێش ئێستا وەرشولاوانی قەڵازێ توانی بۆ یەکەم جار لە مێژوویدا ناسداوەکە بەرز کاتەوە و ئەم ساڵ دەوێت بۆ دووەم ساڵ ببێتە پاڵەوان سێم ساڵە یەک لەسەر یەک وەرشولاوانی قەڵازێ دەتوانێت بگاتە یاری کۆتایی خولی قەزا و ناحیەکان سەرهەد بۆ وەسەت یاریگە و لازۆ دێتەوە لای مامۆستا سامان تۆپێکی نێوان بۆ پێش و دانەربایس دوورە و دەچێتە دەرەوە کاپتن کۆژیر ئاڵاکەی بەرز دەکاتەوە ئاماژە بە حاڵەتی ئۆفساید دەکات بەڕێزان بە ناوی لیژنەی باڵاوە دەستخۆشی بۆ بەڕێز کاک ئەحمەد زرار لێپرسراوی مەڵبەندی 24 ڕاپەڕین و سوپاس بۆ بەڕێز مام ئاواد سەرۆکی پێشووی لیژنەی باڵا و ئەندامی تازەی بۆردی وەرشی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاسێکی تایبەت بۆ برایانی هێزی ئەمنی هەموو هێزە ئەمنی خۆشەویستیانەی کە لێرن یاخوا بەخێر بن برایانی پۆلیس و برایانی نەژدەی ئەم دەفەرا بەخێر بێن سەرسەر و سەرچاو سوپاسێکی تایبەت بۆ برا فۆتۆگرافەرەکان بۆ ئازیزانی ڕاکەکان وەرشولاوان بۆ پێش ئێستا و تۆپێک باڕاستەی ژمارە 16 و دەپسڕێ و دێتەوە لای یاریزان ئەمین بۆ پێش ئەمین نەبی بەرەو باڵی دانەر لە ئەمینەوە بەرەو دانەر بۆ شوێ دەگرێتەوە بۆ وەسەت یاریگە ئەمین دەپسڕێ ئەمین کەوتەکەمین دێتەوە ژێر دەسەڵاتی یاریزانانی وەرشولاوان ئەیوب بۆ وەسەت و دیسانەوە بەرەو باڵی چەپی یاریگا تۆپێک لە مژدەوە مامۆستا مژدە ئیبراهیم مژدەی گۆڵی یەکەم و مژدەی سەرکەوتن لای هاوڕێکانی مژدە دەبێ یان مژدەی سەرکەوتن و گۆڵ لای کەرکووکی ڕانیە دەبێت دەرەوە یاریگا ئاوت بۆ هاوڕێکانی کاپتن مژدە ئیبراهیم هەڵدانی لا وەرشولاوانی قەڵازێ کەرکووکی شاری سەربەرزی ڕانیەی دەروازەی ڕاپەڕین لێرە و
لە چوار قورنەی ئەزیزەوە لە شاری شارانەوە لە چوار قورنەی شەکرە شارەوە لێرەوە یاری کۆتایی خوڵی قەزا و ناحەکانی ئیداری ڕاپەڕین بۆ 8 ساڵ لەسەر یەک بەڕێوە دەچێت دەخولەکی سەرەتای یاریەکە 0 بەرامبەر 0 هەردوولا لە سەنگەرن بەرامبەر گۆڵ بەرامبەر تۆڕ دەیانەوێت ببنە خاوەن گۆڵی سەرکەوتن و براوە ناو بژوان داوا دەکات لە شوێنی ئاسایی خۆی هەڵدانە لایەکە جێبەجێ بکرێت بۆ پێشنگ ڕزگار دەگەڕێتەوە لای یاریزانانی وەرشولاوانی قەڵازێ دووبارە سەرات دێتەوە لای ئاراس دەستی ڕاستی یاریگا و سەرات بۆ پێش و بەرەو یاریزان لازۆ عەلی لازۆ یاریزانی ژمارەدا ڕابێژ خدر یان مەلیک دەبێتە ڕێگر مەلیک ئەبوبەکر لە بەردەم تۆپی کەرکووکی ڕانیە دەستی ڕاستی یاریگا و دووبارە تۆپ دەڕواتەوە لای یاریزانی ژمارە 9 ئاراس ئاراس بەرەو چێ چواردە ئێستا ئاراس عەبدوڕەحمان پاسێک بۆ پێش و ناو بژیوان کاپتن ئیسماعیل خالید ئاماژە بە حاڵەتی فاوڵ یاری بەردەوامە و بە شێوەیەکی ڕاستەوخۆ و مەیدانی لە خزمەت ئێوەی ئەزیز و خۆشەویست و هەوادار و وەرزش دۆستی ئەم دەبەرە سەر بەرزە لێرەین لە ڕاپەڕین لە ئیداری ڕاپەڕین بۆ گواستەوەی یاری کۆتایی خولی قەزا و ناحەکانی ئیداری ڕاپەڕین سنووری ڕاپەڕین لە ژمارە 19 تۆپێک یاریزانی ژمارە 19 کاپتن لازۆ عەلی دەبسڕێ و دێتەوە لای کاردۆس شافی جارێک رو باڕاستی ژمارە 16 کامەرانی مرور دەبسڕێ و دێتەوە لای سامان سامان بەرەو ئەمین لە وەسەتی یاریگاوە سامان و ئەمین بۆ پێش و تۆپ بەرەو لازۆ عەبدوڵڵا دەبێتە ڕێگر لە بەردەم تۆپی یاریزانانی کەرکووکی ڕانیە کەرکووکی ڕانیە یەکێک لە تیپە دێرینەکانی ئەم دەڤەرە لە شاری سەربەرزی ڕانیە لە ساڵی 1992 دامەزراوە یەک لەو تیپانەی کە لە سەراستی ڕانیە لە سەراستی ڕاپەڕین لە سەراستی کوردستان یەکن لە باشترین تیپەکان بە بەردەوام ئەو پاڵەوانێتیانەی کە تیایدا بەشدار دەبن دەگەنە یاریەکانی کۆتایی و هەمیشە ناوێکی گەورن ئەمڕۆ کەرکووکی ڕانیە بە ئامادەبوونی سپایەک لە جەماوەرەکەی سپایەک لە هەوادارەکەی ڕوبەڕووی وەرشولاوانی قەڵازێ دەبێتەوە کە ئەمانیش لە پشدەر و لە قەڵازێوە بە سپایەک لە هەوادارەوە هاتوونەتە نێو یاریگای چوار قورنا بەرامبەر بە یەکتر سەنگەر لە یەکتر دەگرن باڵی چەپ یاریگا و تۆپێک هەوڵێک لە کوڕانی ڕانیەوە بڕوا بەو پەڕی بڕواوە هەوڵی تۆماری گۆڵ دەدا و لەسەر قاچی ڕاوەستاوە دووبارە وەرشولاوان ئەیوب دێتەوە لای یاریزانەکانی کەرکووکی ڕانیە لە ڕێی لەدانی فاوڵە کەرکووکی ڕانیە لە یاری پێش کۆتاییدا بەرامبەر بە دەروازەی چوار قورنە دەروازەی گەیشتن بە کۆتایی کردەوە بەرامبەر دەروازەی چوار قورنە لە یەکەم یاریدا بەنجامی 4 گۆڵی پێوەڵام سەرکەوتنی بەدەستێنا لە یاری گەڕانەوەدا لێرە بە 2 گۆڵ بەرامبەر 2 گۆڵ یەکسان بوون و سەرنجام 6-2 گەیشتە یاری کۆتایی پاڵەوانێتیەکە هەوڵێک لە کەرکووکی ڕانیەوە ناو بژوان ئاماژە بە حاڵەتی فاوڵ لە بەرامبەردا وەرشولاوانی قەڵازێ لە یاری پێشکۆتاییدا بەرامبەر بە ڕێناسی ڕانیە ڕوبەڕووبوونەوە لە یەکەم یاریدا بە ئەنجامی 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک سەرکەوتنیان بەدەستێنا لە دووەم یاریدا بە ئەنجامی 3 گۆڵی پێوەڵام لە نێو ڕانیە سەرکەوتنیان بەرامبەر ڕێناسی ڕانیە بەدەستێنا ئەمڕۆ بەرامبەر بە ڕانیەیەکی تری یاری دەکەن وەرشولاوان تیپێکی ڕانیان تێپەڕاندووە ئەمڕۆ بەرامبەر بە ڕانیەیەکی تر دەیانەوێت جارێکی تر ببنەوە پاڵەوان تۆپێک لە کامەرانی مرورەوە بەرەو سەری سەرهەد بەڵام ناگاتە سەری سەرهەد و لەو سەرەوە لەو بەرەوە سەرکەوت بەرەو ئەیوب سەرکەوت بەڕێکەوت وەرشولاوان بە دەرکەوت تۆپێک بەڵام نا دێتەوە لای موژدە ئیبراهیم موژدە بۆ پێش دەبسڕێ بەرگریکاری ژمارە 77 کاپتن ئەمین دەبێتە ڕێگر لە بەردەم تۆپی یاریزانانی وەرشولاوانی قەڵازێ بە لەو یارێک گەرمە یارێکی خێرا و نایە بە پورجوڵا لە نێوان ڕانیە و قەڵازێ لە نێو جەرگەی چوار قورنە جارێک تر تۆپ لە مەلیکەوە یاڵە مەلیک بەرەو کامەران خێراتر کامەران لە وەسەتی یاریگاوە خێراتر ڕیتمەکە خاوە ئێستا نایە بوو تەواوە مەلیکی وەسەتی یاریگا پاشای وەسەتی یاریگا مەلیک ئافەرم مەلیک دەڕوا بەڵام فاوڵ لە دژی یاریزان کاپتن مەلیک لەسەر سامان بورهان فاوڵ لەسەر کاپتن سامان بورهان کاپتن و سەرکردە و سەرتیپی یانەی وەرشی ڕانیا جارێکی تر بەرەو ڕیزیانە نایەمەکان ئای بۆ ئێوارەی بەگەیشتی
چوار قورنە و ڕانیە لە خولیانە نایابەکانی کوردستان بە لە تام و چێژ و سەحر و سڕی ڕوبەڕەبوونەوەی ئەو دوو شارە گەورەیە ئەو دوویانە گەورەیە فاوڵی ڕاستەوخۆ عەبدوڵڵا حەسەن یاڵڵا عەبدوڵڵا تۆپێک یا ئەڵڵا بەڵام بە ئاسانی دێتەوە لای گۆڵپارێزی بەتوانە كابتن محمد إبراهيم آفرن بو محمد إبراهيم درقاواني درقاي قولي تي بي ورشي كركوشي شاري الرانية لبرقي الرانية يكانوا أراس سرهد نايابا أراس طواوة سرهد روي سرهد برا سري هالبري دارفان اسكندر أراس شارك ترتوبك هولك بو قراني رانية أرام روي الله لا أرام نايابا بلام تصرا ديتو لاي مجد إبراهيم أرام أرخوي توبك الروي ديتو شير دا صلاة ياري زنالة تي بي توبي بي كركوك أمين توب ديتو لاي مجد إبراهيم لوسط ياري ملك برو بالي تشاب استا لچك مجد إبراهيم توبك ديتو جير هجمونو كنترولي سامانو هاوركاني أفرم بو سامان أراس دوبارة توب لاي أمين بوشوي ياريش عزيز حمراش عندها من جني اللي كان سوا برنا كاكرم او تصوير جوان دقيق بختيار بوستن بەڵە بەرزان جارێکی سڵاوتان لەبێ لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست لە دوای کۆڵینگ برێکەوە لە دوای وەستانی یاریەکە بۆ ماوەی خولەکێک لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆ گواستنەوەی یاری کۆتایی خولی قەزا و ناحیەکانی ئیداری ڕاپەڕین لێرە و لە شاری سەربەرزی چوار قوڕنەوە لە خزمەتانە بەردەوامین سڵاو بۆ شاری سەربەرزی چوار قوڕنەی پایتەختی میواندۆستی سڵاو لە یانەی شارەکە سڵاو لە هەوادارانی شاری خۆشەویستی چوار قوڕنە و یانەی وەرشی چوار قوڕنە بە ناوی تەواوی چوار قوڕنەیەکانەوە بە ناوی سەرۆک و بە ناوی ئەندامانی لیژنەی ئەتیپە میلەکانی چوار قوڕنەوە دەستەی کارجێڕیانەکەەوە سوپاسێکی تایبەت بۆ یەکێک لە پیاوە ئەزیز و دیارەکانی ئەم سنوورە و چوار قوڕنە تۆ ئەڵڵا لێدانێک لە کامەرانەوە تۆپێک لە کامەران بەرەو کەناری کامەرانی بەرەو کەناری گۆڵ بەڵام جارێکتر کەشتێکە نەگەیشتە کەنار بەڵام جارێکتر تۆپەکە هەوڵەکە هەنگاوەکە نەبووە گۆڵ و نەچوە تۆڕەوە بە ناوی تەواوی یانەی وەشی چوار قوڕنە و سەرۆکی یانەکەوە هەواداری شاری چوار قوڕنەوە هەواداری یانەی چوار قوڕنەوە سوپاسێکی تایبەت بۆ یەکێک لە گەنجە ئەزیز و مرد و دیارەکانی ئەم دەبەرە کاکە بەختیار ڕۆستەمی مەزن و گەورەکانی وەرزش لەم دەبەرە چونکە ئەو پیاوە هەموو کات پاڵپشت و کۆڵەکە بووە وەکو چیایی بێگومان حاجیلە و بەقەت پانتایی دەشتی بیتوێن ئەو پیاوە خزمەتی وەرزشکارانی ئەم دەبەرەی کردووە ئەو پیاوە بەڵێنیەوەی داوە کە هەشت لەو بۆندانەی ئەم ساڵ دەکرێن بیخاتە ئەستۆی خۆی هەشت یاریزانی نوێ بۆ یانی چوار قوڕنە لەسەر ئەرچی کاکە بەختیار ڕۆستەمی عەزیز بگوازرێتەوە ڕیزیانەکە تۆپ دێتەوە لای یاریزانان لە تیپی تۆپی پێوەرچوولاوان بەشدار یاڵە بەشدار بۆ شوێ دێتەوە لە ئاراس و بەسەر و دەرەوەی یاریگا وەڵدانی لە تۆپەکە دەبێت ئاوت لە بەرژەوەندی یاریزانەکانی وەرچوولاوانی شاری قەڵازەی سەربەرزی دووجار شەهید هەڵدانی لا بۆ قەڵازەیەکان قادر ئەحمەد ئەیوب
ئەیوب بەرەو قادرونە و بژوان دەڵێ فاوەڵ لەسەر یاریزانەکانی کەرکووک و لە بەرژەوەندی هاوڕەکانی ئەیوب فاوڵی ڕاستەوخۆ بۆ یاریزانانی وەرشولاوانی قەڵازێ دێتەوە لای کاپتن عەبدوڵڵا حەسەن عەبدوڵڵا بەرەو باڵی بەشدار بەرەو عەبدوڵڵا دووبارە تۆپ لای عەبدوڵڵا حەسەنە عەبدوڵڵا بەرەو بەشدار تۆپ بەرەو باڵی ڕاستی یاریگا وەرشولاوانی قەڵازێ لە ئێستادا پاڵەوانی شاری قەڵازێن ئەو تیپەی کە سێ جار توانی بێتی بگاتە یاری کۆتایی خولی قەزا و ناحەکانی ئیداری ڕاپەڕین تیایدا جارێک پاڵەوان بووە پارساڵ پلەی دووەمی بەدەستێناوە و ئەمساڵ دەوێت دیسانەوە بێتە پاڵەوان ئەیوب پاسێک بە کەعب دێتەوە لای یاریزانەکانی کەرکووکی ڕانیە دووبارە هەوڵێک لە سامانەوە سامان بەرەو کامەران دێتەوە کامەران ئافرم کامەران ڕۆی کامەران دەڕوا کامەران تێپەڕی کامەران پاسێک بە ئاسانی دەگرێتەوە لای یاریزان کاپتن سامان دووبارە تۆپ بەرەو باڵی چەپی یاریگا و هێرشێک بۆ یاریزانانی تیپی کەرکووکی ڕانیە بۆ دەرەوە یاریگا و دەبێت ئاڵدانی لە بەرژەوەندی یاریزانان لە تیپی وەرشی بێگومان وەرشولاوان جارێکتر سوپاس بۆ یەکێک لە گەنجە جوان و جوامێر و مرد و مێرخاسەکانی دەبەرەکە کاکە بەختیار ڕۆستەمی عەزیز و قەڵا و قەلغانی وەرزش دۆستانی شاری چوار قوڕنا و پیاوەی کە هەمیشە و بەردەوام وەکو یعنی کۆڵەکەیەکی گەورە بەقەد پانتاییەکانی دەشتی بیتوێن پاڵپشت بووە پشتیوان بووە خزمەتکار بووە جارێکتر خزمەتی ئەم پیاوە بەردەوامی هەیە بەیانەی شارەکەی خزمەتی ئەو پیاوە خەمخۆری ئەو پیاوە بۆ چوار قوڕنە بەردەوامی هەیە و دنیایەک سوپاس بۆ پیاوی خاص لە وەسەتی یاریگا تۆپ دەڕواتەوە باڵی سەرهەت یاڵا سەرهەت پاسێک بەرەو دارڤان و دەچێتە دەرەوە یاریگا قادر ئەحمەد هەڵدانی لاو قادر ئەحمەد جێبەجێ دەکا یاڵا قادر باڕاستەی موژدە ئیبراهیم دێتەوە لای قادر ئەحمەد لە وەسەتی یاریگا و پاسێک بەرەو ژێر کۆنتڕۆڵ و دەسەڵاتی یاریزانان لە تیپی کەرکووکی ڕانیە و دوور دەخرێتەوە بەڵە بەڕێزان و خۆشەویستانم یاری بەردەوامە یاری کۆتایی خولی قەزا و ناحیەکانی ئیداری ڕاپەڕین لە نێوان ڕانیە و قەڵازێ کەرکووک و وەرشولاوان بەردەوامە سەرهەد و ناو بژوان دەڵێ فاوڵ لێدانی فاوڵی ڕاستەوخۆ بۆ یاریزانانی تیپی کەرکووکی ڕانیە کەرکووکی ڕانیە تەمەنی ئەو تیپە زیاتر لە 30 ساڵە 30 ساڵی بێڕکابەری 30 ساڵی پڕ لە دەستکەوت 30 ساڵی پڕ لە نازناو بۆ کەرکووکی ڕانیەی پڕ لە شاپیا و فاوڵی ڕاستەوخۆ سامان شاپیاوەکەی هەڵی ناوەڕاستی یاریگا بۆ پێش و عەبدوڵڵا حەسەن دەبێتە ڕێگر جارێک توو لە باڵی لازۆ عەلی هاوڕێ لەگەڵ دانەر بایس دەپسڕێ و ناو بژوان فێکەی فاوڵێ دەدا ئیسماعیل خالید ناو بژوانی بەتوانە و بەناوبانگ لە شاری پیرەمەگرونی عەزیز کامڕۆ حاکمی یاری کۆتاییە دیسانەوە لایمەنی یەکەم کاپتن کۆشیر لایمەنی دووەم هۆشەمەند قورمانی ناو بژوانی چوارەم محەممەد مینا و سەرپەرشتیاری گشتی یاری ئەمڕۆ ئێوارە کاپتن عەزیز حەمەڕەش ئەندامی لیژنەی تیپەمیلەکانی چوار قوڕنا سەرپەرشتیاری یاری کۆتایی خولی قەزا و ناحیەکانی ڕاپەڕینە یاری کۆتایی خولی قەزا و ناحیەکانی ڕاپەڕین شێ لەوەی تڕا دەپەڕێ شێ دەتوانێت تۆڕی گۆڵی تیپی بەرامبەر باژێنێ ڕانیا قەڵازێ گۆڵی یەکەم کەی و چۆندێ لە وەسەتی یاریگاوە تۆپێک لە ڕانیەوە جارێکتر و باڕاستە یاریزان بەشدار تۆپێک لە ژمارە 2 بەشدار ئارام وەسەتی یاریگا ئارام بەرەو دانەر ئارام هەوادارانی ڕانیە ئارامیان لێ هەڵگیراوە و دانەر چێ دەبێتە دانەر و دامەزرێنەری بەردی بناغەی گۆڵی یەکەمی یاری کۆتایی کام یاریزان و کام ناو کام پیا و کام لاو گۆڵی یەکەم لە گێمی یەکەم تۆمار دەکا یاڵا بێ گۆڵی ببڕێتەوە دەرگای گۆڵ بکرێتەوە چاوەڕێ دەکەین و چاوەڕوانین تا بزانین ڕانیەیان قەڵازێ دەبنە خاوەن گۆڵی یەکەمی یاری کۆتایی پاڵەوانێتیەکە پێشەنگ و بۆ دەرەوە یاریگا دەبێت ئاود لە بەرژەوەندی وەرشولاوانی شاری قەڵازێ هەڵدانی لا تۆپێک لە تیپەکەی شاهۆ ڕەسوڵەوە شاهۆ ڕەسوڵ ناو بێگومان ڕاهێنەری وەرشولاوانە لە بەرامبەردا کاپتنە شوان وەکو لایمەن و بێگومان مامۆستا سۆران سەرپەرشتیاری وەرشولاوانی قەڵازەیە ئەم سێ پیاوە هاوشان و هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک پیاوی تر لەگەڵ کۆمەڵێک ناوی تر ئەم تیپە بەڕێوە دەبن
کە یەکێک لە دیارترین تیپەکانی سنووری پشدەر و قەڵازێ و ئەم دەڤەرە و تەواوی کوردستان وەرشولاوانە هەمیشە لەبەر چاوانە بە بەردەوام لە پاڵەوانێتیەکاندا ناوی هەیە و بە بەردەوامی سەنگە دەنگە ڕەنگە لە هەموو پاڵەوانێتی و هەموو ئەو خولانێتیایدا بەشدار دەبێت تۆپەکە دێتەوە ژێر دەسەڵاتی یاریزان کاپتن سەرهەد ژمارە 99 بەرگریکاری باڵی ڕاستی یاریگا هاوڕێ لەگەڵ دارڤان دوو یاریزان دەبڕێ ناو بژوان دەڵێ فاوڵ لەسەر یاریزان کاپتن کامەرانی مرور یاریزانی ژمارە 16 هاوڕێ لەگەڵ سەرکەوت ئازاد باڵێن حەسەن لە هێڵی پێشەوە لە وەرشولاوانی قەڵازە یاری دەکەن تا ئێستا ڕێژێکی باشی تۆپیان بردووە بە تایبەتی تۆپە قەتعکراوەکان دەبێتە هێرشی پێچەوانە لەسەر کەرکووکی ڕانیا کەرکووک دەبێت ئاگاداری ئەوە بێ لە نزیک ناوچەی سزای خۆیان کۆمەڵێک تۆپ بەدەستەوە دەدەن کۆمەڵێک هەڵەی فەردی دەکەن کەوا بە ینی زەرەر لەسەریان دەشکێتەوە دەبێتە هێرشی پێچەوانەی زۆر مەترسی لەسەر تیپەکە و لەسەر تۆڕی گۆڵی محەممەد ئیبراهیم لە بەرامبەردا تا ئێستا بەرگری وەرشولاوانی قەڵازێ دەتوانم بڵێم کەمترین هەڵەیان کردووە گەرچی هێرشەکانی کەرکووکی ڕانیەش بۆ سەرخانەی گۆڵی وەرشولاوان کەم نین بە تایبەتی لە دەخولەکی سەرەتادا کە کەرکووکی ڕانیا هێرشەکانیان زۆر پڕمەترسیتر بوو بۆ سەرخانەی گۆڵی وەرشولاوانی قەڵازێ کەش و هەوا هێشتا گەرمە هێشتا پلەکانی گەرما تەواو دانەبەزیون هێشتا گەرمی ئەم ناوچەیە باڵ بەسەر ینی ناوچەکەدا گرتووە هێشتا ئەگەر چی بەرەو پاییز دەڕوین بەڵام ینی هێشتا گەرمایە لە گێمی یەکەمدا تین و تیشکی خۆر پەڕوونی کاریگەری لەسەر یاریزانەکان دروست کردووە ئەگەر نا دڵنیامەوە ئاستی ڕاستەقینەی هیچ کامێک نە لە کەرکووکی ڕانیە و نەوەرشولاوانی قەڵازێن یاگەرچی ئاستیارەکە خراپ نییە بەڵام یاریزانان یاریگاکە قودرەتی یاریزانەکان زۆر لەوە زیاترێکە هەیە پشتیوان بەخوای مەزن بۆ گێمی دووەم یاریەکە یارێکی پرجم و جۆڵتر پرجۆش و خرۆشتر لە گێمی یەکەم یاریەکە دەبینین دڵنیام لەگەڵ دابەزینی پلەکانی گەرما لە گێمی دووەمدا ئاستی یاریەکە پێچەوانە بەرز دەبێتەوە 0 بەرامبەر 0 ناونیشانی یاری کۆتایی پاڵەوانێتی خولی قەزا و ناحەکانی ئیدارەی ڕاپەڕین لەو پەڕی باڵی چەپەوە تۆپێک لە کەرکووکەوە کەرکووکی ڕاح و ڕەمزی کوردستان لە وەسەتی یاریگاوە جارێکتر تۆپ لای ئەیوب و ناوبژوانی یاری ئاماژە بە حاڵەتی فاوڵ دەکا لەسەر هاوڕێکانی ئەیوب لە بەرژۆندی کەرکووکی ڕانیە یاریەکە بەردەوامی هەیە خۆشەویستان سوپاس بۆ هەموو ئەو پەیج و ئەکاونتانێکە لە سۆشیال میدیا بە شێوەیەکی ڕاستەوخۆ یاریەکە لە خزمەت بینەر و بیسەردەگوازنەوە ئەنجامی یاریەکە تاوەکو ئێستا 0 بەرامبەر بە 0 ژمارەیەکی باشی هێرشمان بەرەوخانەی گۆڵی گۆڵپارێزان بینیوە بەڵام تاوەکو ئێستا یەک لە مەترسیدارترین تۆپەکان ئەو تۆپە بووکە بۆ سەرکەوت ئازاد ینی دروست بوو دەرفەتێکی باش بوو کە گۆڵی یەکەم تۆمار بکە بەڵام تۆپەکە لە ناکاو بوو و سەرکەوت ئازاد ینی تەوقعی ئەو تۆپەی نەدەکرد کاوە بە ئاسانی بێتە ژێر کۆنتڕۆڵی تەرکیزی زیاتری هەبایە لەوانەیە تۆپەکەی مەترسی زیاتری هەبایە لە وەسەتەوە جارێکتر تۆپ لای یاریزان دانەر بایس یاڵە دانەر بەرەو کوێ تۆپ دێتەوە لای سامان بڕوهانی مایسترۆ یاڵە سامان پاسێک بۆ پێشی یاریگا جارێکتر و ئارام و دەبچڕێ دێتەوە لای قەڵازەیەکان لە وەسەتی یاریگا و مەلیک بەرەو موشدا بەرەو باڵی ڕاست یاریگا و جارێکتر تۆپ لای یاریزان ئەیوب ڕۆی ئەیوب دەڕوا تۆپێک لەو پەڕی باڵی ڕاستەوە نایا تۆپەکەی گواستەوە پێشنگ بەرەو کامەرانی مرور بەڵام ناو دێتەوە لای ئەیوب پاسێک ئێستا بەرەو موشدە بەرەو گۆڵ بەڵام ناو بەرگریکارانی کەرکووکی ڕانیا بە وریاییەوە بە داناییەوە مامەڵە لەگەڵ تۆپەکانی قەڵازەیەکاندا دەکەن مەلیک یاڵا مەلیک بۆ شوێ بەرەو پێش و تۆپ بەرەو موشدە و مەلیک دەڕواتەوە باڵی ژمارە 2 یاریزان کاپتن بەشدار عەبدوڵڵە بەرەو ئەیوب لە وەسەتی یاریگا تۆپێک ئەیوب ڕەسوڵ دەڕواتەوە لای پێشەنگی دەکا پێشڕەوی دەکا پێشەنگ ڕۆی بەرەو پێشەوەکانی پێشەوە بەڵام تۆپ ناگاتە ئیمامی گۆڵ دێتەوە لای موژدە ئیبراهیم دەبسڕێ و سامان دووری دەخاتەوە سامان و دانەر ئارام ژمارە 7 ئارام عەزیز ئارام پاسێک بەرەو دارڤان 2 بەرامبەر 2 بوونە 3 ئەمان بوونە 5 الله گۆڵ یەکەم بۆ دارڤان یا الله لەو تۆپە نایابە دارڤان
داربان و سیو گۆڵ یەکەم بۆ ڕانیا گۆڵی یەکەم بۆ ڕانیا لە ڕێی داربانەوە داربان ئەسکەندەر گۆڵی یەکەم لە تۆڕی گۆڵی گۆڵ پارێز دیلمەن عەزیز گۆڵێکی نایاب گۆڵێکی کەم نایابە تۆپێکی نایاب زۆر بە قەوەت لە گۆشەی نەوەت لە ڕێی یاریزان داربان ئەسکەندەرەوە خزایە تۆڕی گۆڵی قەڵازێ بێ گۆڵی بڕایەوە دەرگای گۆڵکرایەوە گۆڵی یەکەم لە ڕێی یاریزان داربان ئەسکەندەرەوە بە ناوی سەرۆکی لیژنەی باڵای تیپە میلیەکانی ئیداری ڕاپەڕینەوە بە خێراتنی هەریەک لا بەڕێزان کاک جەوەراغا بەڕێوبەری گومرگ و بەڕێز کاک عەقید حەسەن خدر بەڕێوبەری نەژدا کاک ئەکرەم بەڕێوبەری وەرزش دەکەین بەخێر بێن بۆ یاریگا هەموو میوانە ڕێزەکان بە تێکڕا بەبێ جیاوازی بەخێر بێن سەرسەر و سەرچاوی ئێمە لە قەڵازێەوە لە ڕانیەوە لە هەر شوێن و شارێکەوە هاتوون بەخێر بێن سەرسەر و سەرچاو گۆڵی یەکەم لە ڕێی یاریزان داربانەوە چووە گۆڵی وەرشولاوان بە شێوەیەکی زۆر تایبەت و زۆر کارامە لێزانانە دووبارە تۆپ دێتەوە لای وەرشولاوانی قەڵازێ مژدە ئیبراهیم مژدە بەرەو عەبدوڵڵە حەسەن ئافەرم عەبدوڵڵە ڕۆی عەبدوڵڵە سەر هەڵبڕە بۆ پێش و جارێکتر دێتەوە لای یاریزانەکانی کەرکووکی ڕانیە خاوەن گۆڵ کۆنتڕۆڵ 19 پاسێک بەرەو سامان بڕهان ئافەرم دێتەوە لای سەرهەد بەرەو لازۆ عەلی لازۆ ئافەرم وەسەتی یاریگا ئەمین پاسێک بەرەو ئەو پەڕی باڵی چەپی یاریگا تۆپ دەڕواتەوە بۆ ڕۆژ ئاوای یاریگا و ڕۆژی ئەو تۆپە ئاوا دەبێت دەچێتە دەرەوە یاریگا و مەترسیەکە کۆتایی پێدە یاریکی زۆر جوان زۆر تایبەت لە دوای گۆڵی یەکەمەوە دڵنیام ئەو گۆڵە دەبێتە سەرەتای تاموچێش ئەو گۆڵە دەبێتە سەرقافڵەی متعەی ئەم یاریە ئەو گۆڵە کلیلی دەرگای چێژ و سحری تۆپی پێی ئەم دەڤەرەمان بەڕوودا دەکاتەوە دڵنیام وەرشولاوان لە دوای ئەو گۆڵە بێتاقە نابن بێ ئومێن نابن بە پێچەوانەوە ئەو گۆڵە کاریگەری باش لەسەر وەرشولاوانی قەڵازێ بەجێ دێڵێ وا دەکا زیاتر و زیاتر لەگەڵ یارەکە بکرێنەوە بەرەو گۆڵی گەڕانەوە بێنەوە لەو پەڕی باڵی ڕاست یاریگە و لە کامەرانەوە کامەران لەگەڵ مەلیک و کامەران بەرەو کوێ مژدە ئیبراهیم تۆپ بەرەو ئەیوب ڕەسوڵ دێتەوە ژێر دەسەڵاتی بەشدار پێشەنگ ڕزگار پاسێک باڕاستەی عەبدوڵڵا حەسەن عەبدوڵڵا لە مەلیکەوە عەبدوڵڵا بەرەو کام مەلیک بەرەو کام پێشەنگ دەرەوەی یاریگا تۆپەکە دەبێتە ماڵی گۆڵ بۆ کەرکووکی ڕانیە دیسانەوە ئافەرم بۆ لیژنەی باڵای ئیدارەی ڕاپەڕین لیژنەی باڵا لە ڕابردوودا و ئێستا و بۆ داهاتوش دڵنیام هەمیشە لیژنەی باڵا دەبێ خاوەن کیان و ئاڵا دەبێ ئەو لیژنەی کە بە بەردەوامی بە درێژایی مێژوو خزمەتێکی بەرچاوی کردووە ئەو لیژنەی باڵایی کە کۆکەرەوەی تەواوی لیژنەکانی ئەم سنوورە بووە هەر لە قەڵازێەوە تا سەنگەسەر دڵنیام یەکێک لە پیاوە زۆر دیار و زۆر خەمخۆرەکانی وەرزش لەم دەڤەرە ئەوەرکەی پێسپێردراوە سەرۆکی تازەی لیژنەی باڵای ئیداری ڕاپەڕین بەڕێز مەلا فارس کا وەکو سەرۆکی نوێ دەستنیشان کراوە ئەو لیژنەیە لە دەستێکی ئەمیندایە دڵنیابن لە دەست پیاوێکی خەمخۆری خزمەتکاری خزمەتگوزاردایە دڵنیام بۆ لێستا بەدواوە هەنگاوی زۆر باشتر کار و چالاکی زۆر ناوازەتر ئیشی زۆر بەرزتر لەو پیاوە لە هاوڕێکانیەوە دەوەشێتەوە دڵنیام لیژنەی باڵا هەمیشە بە باڵایی دەبێنێتەوە ئینشاءالله مژدە بەرەو ئەیوب مژدە بەرەو گەڕانەوە تۆ گۆڵی گەڕانەوە بۆ قەڵازێ یا الله لە سەرکەوت ئازاد گۆڵی گەڕانەوە سەرکەوت قوڕاوی گۆڵێکی نایاب و ناوازە ئەفسوناوی لەگەڵ مایکی قەرەناوی ئافەرم بۆ سەرکەوت بەدەرکەوت ئەی ئافەرم بۆ پیاوی سەرکەوتوو بۆ پیاوی هەڵکەوتوو سەرکەوتی هەمیشە سەرکەوتوو هەمیشە دەرکەوتوو گۆڵی یەکەم و گۆڵی گەڕانەوە کلاسیکۆی پشت دەروبی توێن بەردەوامە کلاسیکۆی ئیدارەی ڕاپەڕین بە ئەنجامی گۆڵێک بەرامبەر گۆڵێک بەردەوامە بە لەو چێژ و تامە گۆڵێک حەقیقەتی گێمی یەکەمی یاری کۆتایی خولی قەزا و ناحەکانی ئیدارەی ڕاپەڕین ئای لەو گۆڵە نایابە و لەو کەشە تایبەت ڕەخساوە لەو کەشە تایبەت خوڵقاوە
قەڵازێ گۆڵێک ڕانیە گۆڵێک قەڵازێ و ڕانیە بە لەو هەموو جوانیە تۆپ دەڕواتەوە باڵی چەپی یاریگا یاریزانە لە ڕانیەوە لەو ڕانەوە دێتەوە لای یاریزانانی تیپی قەڵازێ لە وەسەط و لە سەنتەرەوە لەو بەرەوە لە خاوەن گۆڵ سەرکەوتەوە سەرکەوت دەرکەوتەوە لە بەردەم سەرکەوت کاردۆس شافی دەڵەنە جارێک تۆپ لای یاریزان بڕوایە بڕوا ناو بژیوان دەڵێ لێدانی فاوڵ لە بەرژۆندی کامەرانی مرور و لە دژی بڕوا ماریۆ کاپتن ئیسماعیل تاڵب حاکمی یاری کۆتایی یەک لە یاریزانەکانی وەرشولاوانی قەڵازێ بەشدار عەبدوڵڵا ئاگادار دەکاتەوە هیوادارم یاریەکە وەک چۆن تا ئێستا زۆر نایاب بەڕێوە دەچێت دەستان خۆش بێ جگە لە ئاستە بەرزەکەتان جگە لە ئاستە نایابەکەتان سەرڕایە و گەرمایی کە هەیە بەڵامێوە لە ڕەوشتیشدا لە ئەخلاقی بەرزی ڕاضیشدا هەر پێشەنگن هەر قەشەنگن دەستان خۆش بەرزتر لە ئاستی نایابتان ئەخلاقی بەرزتانە ڕەوشتی جوانتانە ئەوە هەر لە قەڵازێ و لە ڕانیە دەوەشێتەوە دەستان خۆش وافرم فاوڵ لە بەرژۆندی یاریزانانی وەشولەوان و لەو تۆپە نایە ئاهای لە کامەران ئاهای لە کامەرانی مرور دەرفەت بۆ تۆماری دووەمین گۆڵ دەرفەت بۆ تۆماری دووەمین گۆڵ کامەرانی مرور ترافیک لایتی بەردەم گۆڵ سەوز بۆ تۆ ئای لەو دەرفەتە تۆپێک لە وەرشولاوانەوە ئێستا و بەرەو خانەی گۆڵ جارێک تۆپ لای یاریزانانی تیپی وەرشولاوانە مەلیکی ئەڵڵا مەلیکی ئەڵڵا بەرەو باڵی ئەیوب ڕەسوڵ ئەیوب تۆپێک ئێستا دێتەوە لە ئاهای لەو یاری نایابە وەڵڵاهی لە بەرزترین ئاستا لە کێمی یەکەم بە تایبەت لە دوا دەخولەکدا تۆپ سەری لێ شێواوە لە وەسەتی یاریگابە جار ئەڵڵا لەو یاری نایابە و لەو ئاستە بەرزە لەو ئاستە فەرزە دێتەوە باڵی یاریزان عەبدوڵڵا لە بەرگریەوە تۆپ لای ژمارە 5 عەبدوڵڵا حەسەن بۆ مەلیکانە ڕۆی پاشایانە پێشڕەوی کرد بڕی فڕی بۆ پێش مەلیک تۆپ دەڕواتەوە باڵی ڕاستی یاریگا ئێستا و باڕاستەی کامەرانی مرور یاڵا کامەران بەرەو موشتە ئیبراهیم موشتە ڕۆی موشتە دەڕوا موشتە بەرامبەر بە کارتۆس بۆ دەرەوەی یاریگا و دەبێتە لێدانی گۆڵ ماڵی گۆڵ لە بەرژۆندی کەرکووکی ڕانیە گێمی یەکەمی یاری کۆتایی خولی قەزا و ناحیەکانی ئیداری ڕاپەڕین لە نێوان کەرکووکی ڕانیە و وەرشولاوانی قەڵازێ گۆڵێک بەرامبەر گۆڵێک لە دوا خولەکەکانی کاتی ئاسایی گێمی یەکەم داین یاریەکە لە ئاستێکی زۆر بەرزی باڵا بەڕێوە دەچێت عەبدوڵڵا حەسەن پاسێک باڕاستەی یاریزان موشتە ئیبراهیم تۆپ ناڕوا و دێتەوە ژێر کۆنتڕۆڵی هاوڕێکانی کاردۆس کامەران لێدانێک کامەران چوڵانێک کامەران فاوڵ لە بەرژەوەندی هاوڕێکانی کامەرانی مرور فاوڵ لەسەر یاریزان لازۆ عەلی لە بەرژەوەندی کامەران و هاوڕێکانی ناو بژوان قەراری وایە کە فاوڵ لە بەرژەوەندی هاوڕێکانی موژدە لە دوا خولەکەکانی کاتی یاسایی گێمی یەکەمی یاریەکە داین گۆڵێک بەرامبەر گۆڵێک وەرشولاوانی قەڵازێ دەوێ یاریەکە پێچەوانە بکاتەوە بۆ جارێک تر سەردانی گۆڵی ڕانیە بکاتەوە قەڵازێ بەرەو ڕانیە لە نێو جەرگەی چوار قوڕنەوە فاوڵی ڕاستەوخۆ بۆ کوڕانی قەڵازێ و سەلامەت ئینشاءالله بۆ یەک لە یاریزانەکانی کەرکووکی ڕانیە لە زەویدا کەوتووە بە هیوای سەلامەتی ئینشاءالله دکتۆری چارەسەرساز بە خێرایی دێتە لە یاریزانەکە دکتۆر ڕێباز لە تیپی کەرکووکی ڕانیە دێتە لای یەکێک لە یاریزانە پێکراوەکان بە هیوای سەلامەتی ئینشاءالله بۆ تەواوی یاریزانەکانی یاریگا بە هیوای دووربوون لە پێکان لە ئێش و ئازار و لە هەر بەرکەوتنێک لە یاریەکەدا بەناوی وەرشولاوانی قەڵازێەوە بە خێراتنی هەوادارانی شاری قەڵازێ عزیز دەکەین بەناوی ڕاهێنەر و سەرپەرشتیارەوە هەموو هەوادارانی وەرشولاوانی قەڵازێ بەخێر بێن بەناوی کەرکووکی ڕانیە و ڕاهێنەر و سەرپەرشتیاری تیپەکەوە هەوادارانی شارە جوانەکەی ڕانیە ئێوەش بەخێر بێن بۆ نێو چوار قوڕنەی خۆشەویست هەموو لایەکتان بەبێ جیاوازی میوانە ئازیزەکانی تر لە شارەکانی تری کوردستانەوە بەخێر بێن بۆ مەڕاسیمی یاری کۆتایی خولی قەزا و ناحیەکان
چامپیۆنس لیگەکەی ئەم دەڤەرە فاول لە بەرژەوەندی یاریزانان لە تیپی وەرشولاوان ئەیوب ڕەسوڵ ئەیوب دەرفەت بۆ تۆماری دومینگۆ ڕەخسا لە ڕێی تۆپێکی وەستاوەوە تۆپێکی وەستا و باڕاستەی خانەی گۆڵی کەرکووک تۆپێکی وەستا و تۆپێکی بێڕۆح تۆپێکی مردوو زیندوو دەبێتەوە بەرەو گۆڵ ئێستا و دەرفەت بەڵام یافەرم بۆ ئەو تەختیایی کاپتن ئاراس عەبدوڕەحمان ئافەرم بۆ ئاراس تۆپ بەرەو قادر ئەحمەد یاڵا قادر دێتەوە لە ئاراس عەبدوڕەحمان پاسێک باڕاستەی دانەرباییس و مەلیک بۆ ڕێگر بەڵێن بەرەو مەلیک بەرەو قادر لە قودرەتت باڵی چەپی یاریگاو بۆ دەرەوە دەبێت ئاوت بۆ یاریزانەکانی کەرکووکی ڕانی لە دوا خولەکەکاندا ناو بژوانی یاریەکە بە بەردەوامی سێری کاتژمێرەکەی دەکا تا بزانێ تا بڕوانێ کات چەندی ماوە دەبێت هەڵدانی لاو کاپتن کۆژیر داوا دەکا لە شوێنی ئاسایی خۆی لێدانەلایەک هەڵدانەلایەکە جێبەجێ بکرێ کەمێک دواتر ناو بژوان کاپتن ئیسماعیل تاڵب دەڵێ لە شوێنی ئاسایی خۆی تۆپەکە جێبەجێ کرد ئارام لە بەرامبەر کاپتن لازۆ دێتەوە ژێر دەسەڵاتی یاریزانەکانی کەرکووک و بەرەو باڵی ئەمین بۆ پێش تۆپ بەرەو لازۆ ئەمین و لازۆ یاڵا لازۆ باشۆ بۆ پێش لازۆ بەرامبەر دوو یاریزان لازۆ ڕۆی یەکێک دەبڕێ دەڕۆ دەفرێ یان نا لازۆ دێتەوە دەگەڕێتەوە باڕاستەی هاوڕێیەکەی سامان و تۆپێکی بە سامان و سامێک لە سامانەوە سامانەوە ترسێک هەوڵێک لەم کاتەنەدا بە دوالێدانی سامان بورهانی مایسترۆی هێڵی ناوەڕاستی یاریگا ڕاستەوخۆ لە دوای لێدانەکە ناو بژوان فیکەی کۆتایی لە دەدا و فوو بە فیکەکەیدا دەکا و دەفەرمێ فەرمون بۆ دەرەوە 15 خولە گوچان و وەستان و حەسانەوە دوای 15 خولێک لە گێمی یەکەمدا پشتیوان بەخوای گەورە لە سەرەتای گێمی دووەم دەگەڕێنەوە خزمەتان سوپاس کەرکووکی ڕانیا سوپاس وەرشولاوانی قەڵازێ سوپاس ناو بژوانە بەڕێزەکان دەستان خۆش بێ تا سەرەتا و دەستپێشی گێمی دووەمی یاریەکەوە سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی تەعالە وبەڕەکاتوه